ئێمە زیاتر لە 200 دوکان بووین کە بۆ فراوانکردنی شەقامی ناو بازار ڕانیە زیان زەرەرمان پێکەوتووە دوکانەکانیان لێ تێکداین و کارتیان داینێ کە قەرەبمان بکەنەوە بەڵامەوە لە 2014 تاکو ئێستا ئێمە هەر چاوەڕوانین و دەستیمان پێ دەکەن و چەندین جار هاتوین بۆ شارەوانی و بۆ شارەوانیەکان و شوێنیان بۆ دیاریکردن بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو شوێنێک کە ئێمە مەبەستمانە جێبەجێ نەکراوە نەماندراوەتەوە و داواش دەکەین کە وەکو چۆن ئەو هاوڕێیانەمان کە لەگەڵ ئێمەدا بوون قەرەبوو کراونەوە 7 ساڵە لە دوکانەکانی خۆیاندان و هیچ کێشەیەکیان نییە ئێمە تا ئێستا بێ دوکان ماوینەوە بۆیە داوا دەکەین کە بەجددی ئەوجار بێنە سەر خەت و شوێنمان بۆ دیاریکەن و قەرەبووی ئەو دوکاندارانە بکرێنەوە. بەڵام بەداخەوە تا ئێستا 8 ساڵە قەرەبوو نەکراونەوە من تقریبا ساڵ و نیوێکە لێرە بووم بە سەرۆکی شارەوانی پێشنیاری شوێنێکیان کردووە ئێمە شوێنەکەمان بۆ بەرزکردنەوە پێمان گونجاو بوو کە لەوێ ئەو برادرانە وەکو قەرەبوو دوکانیان بە مساتەحە پێ بدرێت بەڵام بەداخەوە قسمێک لەو شوێنە کە 2000 مەترە تۆمار کراوە بە ناوی تەکیە بۆ وەزارەتی ئۆقاف کاتی خۆی بۆیە ئەو وعدەی کە درابوو جێبەجێ نەکراوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی هاتنی بۆ دانانی بەرزاغی دەربەند وعدیدا بەڵام تا ئێستا وعدەکە نەچۆتە سەر و جێبەجێ نەکراوە. من پێم وابێەوە تاوانێکە بەرامبەر بە خەڵکی ڕانێ دەکرێەوە خەمساردی حکوومەتی هەرێمی کوردستانە دنا بۆ پرۆژەی 150 مەتری 120 تەواو دەکرێت لە هەولێر 150 مەتری دەستی پێکردو قسمێکی تەواوە و دووسایدی دووە کەولێر تەواو دەکرێت 400 ملیار بۆ سلێمانی تەرخان دەکرێت بەڵام 11 ملیار بۆ ڕانێ بۆ قەرەبووکردنەوە تەرخان ناکرێت. بەڕاستی لێرەوە ڕوو لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین چی کە خەمساردی نەکەن بەرامبەر بە خەڵکی دەبەری ڕاپەڕین لەبەر ئەوەی حکوومەت و پەرلەمان کە دروست بووە بە خوێنی گەنجانی ئەو مەنتیقەیە دروست بووە.